بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی چەند هەواڵێک تایبەت بە کۆمەڵە. لە حوتوی ڕابردوو و لە ڕۆژانی 25 تا 27 ئۆکتۆبر لە پایتەختی هەرێمی کوردستان سێهەمین دیداری مێری بەڕێوەچوو. لە سێهەمین دیداری مێری 11 پەنێل لەسەر بابەتگەلی جۆراوجۆر بەڕێوەچوو. یەکێک لە پەنێلەکان تایبەت بوو بە خەباتی کوردستانی ڕۆژهەڵات لە داهاتوودا. ئەم پەنلە بە بەشداری 5 سکرتێری حیزبی ڕۆژهەڵاتیەکان بەڕێوەچوو. لەم پەنلەدا هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران یەکێک لە باسکارەکان بوو. هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی بە جەختکردنەوە لەسەر یەکڕیزی حیزبە ڕۆژهەڵاتیەکان و پێویستی دروستبوونی بەرەی کوردستانی وتەکانی دەست پێکرد. پێم وایە با تەحلیل و لێکدانەوە کەشمان لە یەک جیاواز بێ، بەڵام دەتوانین و بە بڕوای من پێویستیشە لەسەر ئەم چەند شتەی یەک بگرین. یەکەمیان بەرەیەکی کوردستانیە لە کوردستانی ڕۆژهەڵات. نازانم بۆ ناتوانین دروستی کرد. با لێرە نەچینە دەرێ و ڕایگەیەنێ. ئێمە هیچ مانعێکمان نییە. ناژڵم تەنیا ئەم پێنج لایەنە بن، جا لایەنی دیکەشی تێخێن. ئێمە هیچ مانعێکمان نییە بۆ ئەوەی کە کەسانێک هاوڕێیانێک کە پێشتر پێکەوە لەگەڵ ئێمە بوون بەڵام جیا بوونەوە بۆ خۆیان حیزب و گروپێکی دیکەیان پێکهێناوە، هیچ شتێکیان لەگەڵ ئیمزا بکەین مانعێکمان نییە. بەرەیەکیان لەگەڵ پێکبێنین مانعێکمان نییە و هیوادارین لایەنەکانی دیکەش ئەو مانعیان نەبێت. ئێمە سەرەڕای ئەوەی جیاوازی فیکری و سیاسیش لە بینی هەندێک لایەنەکاندا دەبینین، خۆمان و هەندێک لایەنی دیکەدا دەبینین، بەڵام بۆ ئیمزاکردن و هاوکاریکردن لەگەڵ هیچ لایەنێکی دیکە بە هەر ئەندازە کە ئەو پێی وابێ جیاوازی ئیدئۆلۆژیک و فیکری لە نێوانماندا هەیە بۆ ئەوەش مانعێکدا نابین. ڕەنگ بێ هەندێک لایەن هەر لە نێو ئێمەدا ڕەفیقانی قەدیمی خۆبوون و جێگای ڕێزیشن پێیان وابێ ئێمە ناسیۆنالیستین. مانعێکی نەخە من ناسیۆنالیست بەجنێ و نازانم. زۆر چاکە لەگەڵ ناسیۆنالیستێک هاوکاری بکەن. سۆسیال دموکراتین، لەگەڵ سۆسیال دموکراتێک هاوکاری بکەن. چه مشکلێکی؟ کۆمۆنیستەکان زۆر جار ئەو کاریان کردووە، فەرموون کاک سەیبراهیم بیکە لەگەڵ ئەو لایەنەی کە بە بڕوای خۆی هەزار شتیشی دەخاتە پاڵی ئەو نەوە هاوکاریانە لە دنیا کراون. پێویست ناکە ئێمە هاو ئیدئۆلۆژی بین، هاو فکر بین، هاو استراتێژی بین، هاو هەموو شتێک بین، جا هەنگاوێکی هاوبەش پێکەوە هەڵگرین. ئێمە خاڵی هاوبەشمان یەکجار زۆرە و من خۆم لەو بڕوایەدام بینی ئێمە و کۆمەڵی حیزبی کۆمۆنیستی ئێرانیش تەنانەت خاڵی هاوبەش یەکجار زۆر. بۆیە کەوابێ ئەوەڵین کارمانەوە بێ بەرەیەک یاگە ناوی بەرەشی لێنانین بە هەر ناوێکی دی، بەڵام ئێئتیلافێکی ئەحزابی کوردی ڕۆژهەڵاتی پێکبێنین. دوێنێ دووشەممە ڕێکەوتی 31 ئۆکتۆبری 2016 زاینی وەفدێکی پارتی کرێکاران و ڕەشدەرانی کوردستان بە سەرپەرستی بەڕێز باپیر کاکەمەلا سەردانی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان کرد. باپیر کاکەمەلا سکرتێری پارتی کرێکاران و ڕەنجدەرانی کوردستان لەلایەن بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕشگێر پێشوازیان لێکرا. وەفدی کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران پێکهاتبوون لە بەڕێزان ئەبوبەکر مودەڕسی، ئازەم قوبادیپور، ڕەفیق حسین پەناهی، عەبدوڵڵا کۆنەپۆشی، عەبدوڵڵا ئازەربار و ڕەحمان ڕەسوولزادە. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 17 و 18 ئۆکتۆبری 2016 ڕێکخراوی یەکێتی پێشڕە و کۆنفرانسی خۆی بە هاوکاری گروپی سۆسیال دموکراتی پارلەمانی یەکێتی ئوروپا لە بروکسێل بەڕێوە برد. پێشنیوەڕۆی ڕۆژی یەکەم تەرخان کرابوو بۆ کۆبوونەوەی ڕێکخراوی یەکێتی لاوانی سۆسیالیست. هاوڕێ دیانا موحتەدی لەلایەن ڕێکخراوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات بەشداری بەرچاوی لە کۆبوونەوەکەدا هەبوو. هاوڕێ دیانا موحتەدی لەسەر پرسی کورد لە ئێران چەند بابەتێکی بۆ بەشداربووان باس کرد و قسەکانی گفتوگۆیان لەسەر کرا.
شایانی باسە لەلایەن حزبەکانی کوردستانەوە داخوازیەک خرایە بەردەست بەڕێوەبەرانی کۆنفرانسەوە. لە داخوازیەکەدا نووسراوەیەکی دیاریکراویان لەسەر کەیسی کورد لە ئێران خستە بەردەستی بەرپرسانی پەیوەندیدار و وەک بڕگەیەکی کۆنفرانس پەسەند و تۆمار کرا. لەلایەن کۆمەڵەوە هاوڕێیان ناهید بەهمەنی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەییەکان، کەیوان فەرامەرزی کۆردیناتۆری کۆمیتەی پەیوەندیە نێونەتەوەییەکان و دیانا موحتەدی لەلایەن ڕێکخراوی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات لەم کۆنفرانسەدا بەشداریان کردبوو. وەفدی کۆمەڵا لە میانەی کۆنفرانسدا چەندین دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ بەشداربووانی کۆنفرانس ئەنجامدا و دۆخی ئامڕۆی کوردیان لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ باسکردن. هەروەها بە پێی بەرنامەی داڕێژراو دوای نیمەڕۆی ڕۆژی دووهەم چەندین کۆبوونەوە لەگەڵ پەرلەمانتارانی وڵاتانی جیاواز ئەنجام درا و دۆخی ئێستای کوردستانیان خستە بەرباس و لێدوان. لەم دیدارانەدا راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە ساڵی 2016 بە شێوەی نووسراوە خرایە بەردەست پەرلەمانتارانی ئوروپا. یەکێتی پێشڕە و پێکهاتووە لە تۆڕێک کە چەندین حیزب و ڕێکخراوی سربەخۆی لەخۆ گرتووە. زۆرینەیان لە ساڵی 2012ەوە ڕەخنەیان لە شێوەی بەڕێوەبردننی کاری ڕێکخراوی ئینتەرناسیۆنال سۆسیالیست هەبوو و هەرچەند مانگ جارێک کۆنفرانس لەسەر بابەتی دیاریکراو بە میوانداریەتی یەکێک لە ئەندامانی تۆڕەکە بەڕێوە دەبن. کۆنفرانسی ئەمجارە بە میوانداری گروپی سۆسیال دموکرات لە پارلەمانی یەکێتی ئوروپا ئەنجام درا و کۆنفرانسی دواتر لە یەکێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات کۆنفرانسی ساڵانەی خۆی بەڕێوە دەبات و هەر بەم مەبەستە ڕاگەاندنێکی بڵاو کردوێتەوە. ئەمە دەقی ڕاگەاندراوەکەی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتە. ژنان و پیاوانی یەکسانی خواز هەروەک ئاگادارن نزیک بە 40 ساڵە کە ژنانی کوردستانی ڕۆژهەڵات بەبێ وچان و دژ بە یاسا و کولتوری دژەژنی کۆماری ئیسلامی لە وڵاتی ئێران کە لە ڕاستیدا بە سەرکوت و هەڵاواردنی جنسیەتی بنەڕەتی دەسەڵاتی خۆی بەهێز کردووە ڕاوەستاون و خەباتیان کردووە. ئەم هێزە ئەمڕۆ و لە ڕابردووشدا دەور و پێگەیەکی کاریگەریان لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد و بزوتنەوەی جەماوەری لە کوردستانی ڕۆژهەڵات بووە. هەر بۆیەش لە ژیانی دوور لە وڵات و تاراوگەشتدا هەر خەریکە و هەوڵدەدا تا ئەم ئەزمون و دەستکەوتانە نەشاردرێتەوە و جیلی نوێ و ژنانی ئازادی خوازی کورد لە دەرەوەی سنوورەکانی کوردستانیش خۆیانی پێناسە بکەن. ماوەی 6 ساڵە ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لە کوردستانی باشوور و لە وڵاتانی ڕۆژاواش لە ڕواڵەتێکی نوێدا کار و چالاکی دەکات. هەر لەم ڕاستایەدا و بە پێی یاسای کاری ڕێکخراوەکە ئەم ساڵیش لە ڕۆژی 19 مانگی نوامبری 2016دا کۆنفرانسی ساڵانی خۆی بەڕێوە دەبات. لەم کۆنفرانسەدا کۆمەڵێک لە چالاکانی بزوتنەوەی ژنان لە پەنێلێکدا بارودۆخی خەبات و ژیانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات لە چەند بواردا دەدەنە بەرباس و لێکۆڵینەوە. بینەرانی بەڕێز هەوڵەکانی تایبەت بە کۆمەڵان پێشکەشکردن ماڵان.